افرود الريو رسمه بريفاتشونا كارساتا شنغالي امشن جينوسايدا خلكي شنغالي وخشكو براين مين ازدي بشوي كي گشتي در گلک چالاکی بريفاتشون د چارچوبه ویر رسمه آماده بونا سرک وزیران بریا در بازی نوا هول بیتن پشانگه کاتو وکرن دیاره دوینه انداجی دیاره ایتر سرک وزیر مسئول بازانی دسپیک تماشای وان وینه اندیکن اف وینه ارشیفن دوکومنتارینه يعني وين بخد آغويتن بحثاوي سردمي ديگرم دسبيكا 2014 دما چكدارين داعش كينو يعني افكار ساتو مثلا بسري خوشكو براين من ازدي هاتينه يتر همي هاتينه دوكومنت كيرن افينه بزرنامن حتى هزار سال ديگه هر ديمينن جبو جهانك و روجك روجان اف غدر و ظلم و تعدايا لكردان هاتينه كيرن يتر هر ايكب شيوازكيه جبو وگیرانا چیروکن وان وینه یان او وینه کو افرو هاتینه نمایش کردن د چارچوبه ویر رسمه دا من میوانه که برای سفین حمید وینگیر کو وینگیره که بناو بانگ کردستانه راسته کرده لسر آستی جهانی برنیاسه کاک سفین تو گلک خیراتی گلک خوشحالم افرو جنابت لیره کاک سفین جنابت یکی لو وینگیرانه بوی كأمره لمراسم آماده بوي وين كان جنابت لپیشانگاکا بشداریان پیکدو سش لگه سرک وزیران کرد گفتگو یک تان کرد چون بو ام سیا باسی چی تان کرد سرک وزیران تی بینی چی بو لسر وين كان بله زور سپاس بو میوانداری تان بخیر بی طبعا اول تساعد شوي او تنوينك پیشانگای چی سباقت با او مراسمه بو يعني یاد کردنەوەی او کارەساتە بوو ابو جنابیان فەرمووی هات بۆ بینینی وێنەکان لەوێ پرسیاری ئەوەی دەکرد کە مەسەڵەن شوێنەکان چۆنە کاتەکەی چ وەقت بووە گفتوگۆیەکمان کرد چەند بخۆی کورد بوو بەڵام باسی ناوەڕووکی وێنەکانی کرد لەگەڵ جەنابەت بەڵێ مەسەڵەن پرسی ئەو شوێنە کوێ مەسەڵەن پێم دەگوتەوە چیای شنگالێ بۆ ئەو وەختە بوو کە بدایەتی ئەوە بوو کە خەڵکەکە بەڕەو چیای شنگالێ چوون وێنە چی دیکە بوو کە گۆڕ بە کۆمەڵ بوو زانیاری زیاترم دایگوتم ئەوە یەکەم گۆڕ بە کۆمەڵ بوو کە کرایەوە برای زیدیەکان بوو شوێنەکەش مەسەڵەن خانە سوور بوو ناحیەی سنوونێ بوو يعني او زانيارينا كباس ما كد زور باشا كاك سفين جنابت كردي بلان وينگيري كينيو دولت باوي خلقش آشنا بيتن كجنابت وينكاني جنابت لناوندكاني جيهان بلاو دبنوا لا IP بلاو دبيتوا AFP بلاو دبيتوا كلوي تدابشي سر ناوندكاني تري جيهان دقريتن وخلق استفادة لي دكاتن وكو ميديا وكو ناوندي جوري جيهاني جێگەی شانازیە ئەمە سەبارەت بە وێنەگرتنی ئەم کۆمەڵکوژەی کە بە سەر ئێزیدیەکان هاتووە سەرەتای 2014 چۆن بوو چیرۆکەکە دەتوانی بۆم بگێڕیەوە کاتی هاتنی خەڵکەکە لە مووسڵ لە ساڵی 2014 بۆ هەرێمی کوردستان و دواتر هێرشکردنی سەر شنگال و کۆچ و ئەم کارەساتەی کە هەبووە دەتوانی وێنەکە چیرۆکەکە بە کورتی بووم باس بکەیت بەڵێ سەرەتایی کە هێرشی داعش دەست پێ کرد لەسەر شاری مووسڵێ خەڵکی مووسڵێ هەموو ڕووی لە هەرێمی کوردستان کرد و بەتایبەت بەڕەو شاری هەولێر هاتن ئەو کاتە سنووری بڵێن هەولێر لەگەڵ مووسڵێ ناوچەی خازر بوو کە چێک پۆینتی پێشمەرگەی لێ بوو بە سەتان بە زیاتر لە چ بڵێم بە سەتان سەیارە و ئۆتۆمبیل و عایلە هەمووی هاتنە ئەو نوختەیە بۆ ئەوەی بەس بۆ ئەوەی داخلی هەولێری دنیان پەنایەکی بینەوە هەڵاتینە ئیتر جێیان پێویست بوو ئەوە بوو دوای خەڵکیش هاتن خزمەتیان کردن خەڵکی هەولێری ڕۆژانە دەهاتن بە چ چاوێک وێنەکانت دەگرتن وێنەکانی ئەم خەڵکە دوایی کە چووی بۆ وێنەگرتنی شنگال و چیای شنگال و کۆچ و ئەم شوێنانە ینی بە چ وێنەیەک بە چ چاوێک وێنەکانت دەگرتن چۆن وێنەکانت بوونە سیمبۆلی ئەم چیرۆکە دەزانی وێنەکان یەکەم شت ئەمن بە تایبەت ئەگەر باسی کارەساتی شنگال و برازیدیەکان بکەین ئەمن یعنی جگەلەوەی کە ئەرکەچی نیشتیمانیە و نەتەوەیە ئەمن هەوڵمدا کە بتوانم
ئەو کارەسەتە بەڕاستەقینە بۆچی خۆی بگوازمەوە بۆ جیهان بۆ ئەوی بزانن حەجمی ئەو کارەساتە چەندە ئەو مەساتە چەندە. هەمیشە هەوڵمدا بوو کە یعنی وەکو بڵێن هەست و عاتفە زاڵ نەبیتن لەسەر من کاتی وێنەگرتنی ئەوانە بۆ ئەوەی بەڕاستەقینە و بۆچی خۆی بگوازمەوە بۆ جیهان. ئیتر ئەوە بوو کە مەسەڵەن لە بیدایەت وەکو باسم کرد مانگی 6 بوو ئەوانن هێرشی داعش دەست پێکردن ئەوەی شنگال ئەوانە مانگی 8 بوو. ئیتر ئەمە دەستمان پێکرد ینی گەیشتنیش زۆر زەحمەت بوو بۆ چیا شنگال ئەو کاتێ یعنی هەتا توانیمان بگەینە سەر چیا شنگال زۆر معاناتێکمان هەبوو. تر خەڵکی ژیانی ئەو خەڵکە لەسەر چیا شنگالمان ئەو کرد. وێنەکانی جەنابێت کە دەتگرتن هەموو کەسێک دەتوانانی وێنە بگریت کاک سەفی ینی هەموو کەسێک لە جیهانی ئەمڕۆدا مۆبایلێکی پێ مۆبایلێکی زیرەکە توانێت وێنە بگرێتن بەڕاست و چەپ وێنە بگرێتن بەڵام ئەو وێنانەی کە جەنابەت دەیگری تا چەند کاریگەریان لەسەر ڕای جیهانی دروست کرد تا چەند توانیان کە جیهان ئاشنا بکەن بە کومەڵکوژی و کارەساتێکی بەم شێوەیە. هاوڵاتیەک چەند بتوانی بە مۆبایل ڕسم بگری ناگاتە ئاستی ئەو فۆتۆگرافەرە کە بەقوڵی دەستە ناو بابەتەکان کە اختصاصی ڕۆژنامەوانیە. هاوڵاتیەک لەسەر شەقام دەکرێت حادثەتە شتێک بگریتن بەڵام وەکو ئەوەی نییە کە چیرۆکێک بجێڕێتەوە ئەمە دەچینە ناو قۆڵایی ئیشەکەی ینی ئیشەکەمان جیاوازە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی زیاتر دەستە ناو بابەتەکان و مۆزوعەکان. هاوڵاتی احتیادی احتیمالە دەیەوێت بەست بۆ سوۆشال میدیا لەسەر شەقامێت شوێنەکە دیمەنەکە دەگریتن بۆ ئەوەی لایک و ڤیوی هەبی ئەمە چیرۆک دەجێڕینەوە ئەمە ستۆری تالنت ینی لە ناو سەحافێکە ئەوەمان هەیە ئەمە زیاتر دەچینە ناو بابەتەکان و دەگوازینەوە و باز دەکەین و دیتێڵزی زیاترمان هەیە لە ناو بابەتەکان شڕۆکەکان ناخەژێن بوون بێگومان یعنی تو کاریگەری مرۆڤاتی لەسەر ئێوە دروست نەدەکرد 100% ینی بەڵام لەو ساتە و لەو لەحظەیە هەوڵمان دەدا یان بخۆم هەوڵم دەدا کە تەسیرم لێ نەکە ینی خۆم جدا دەکەم بەڵام پاش ئەوەی کە دەگەڕامەوە تەسیری زۆر بوو لەسەر. چیرۆکێک هەیە لە ساڵی 1993 لە باشووری سوودان ئەو کاتێک کە برسیاتی ڕۆی تێکردو بوو وێنەگرێک هەیە کێڤن کارتەر ئەگەر هەڵە نەبێت ناوەکەی بۆم ڕاستکەیەوە کە وێنەی منداڵێکی برسی دەگرێتن و باڵندەیەک خەریکە منداڵەکەی دەخواتن ئیتر جیهانی هەمووی تەنی خەڵاتیشی بردەوە دوولانە بوون لایەنێک ئەوە بڕخنەیان لێگرت وتی چۆن هێشتت لە پێش چاوت مناڵێک لە برسان بمریتن لایەکی تریش ئەوە بوو دەیانگوت تۆ جیهانی خەڵکانێکت قورتار کردووە لە بۆ ئەوەی ڕێکخراوەکان بەهانەیانەوە بێت. ئەم حاڵاتانە بۆ ئێوە دروست بوونە ئێوە وەکو ڕۆژنامە نووس لە کومەڵکوژیەکی بەم شێوەیە شنگالدا بە هەزارەهان خەڵک دەربدەر و بەحێحاڵ و پێخواسی و یعنی هەندێک وێنە هەبوون وێنەکان قبول کراو نەبوون ینی ئەم شێوازانەی کە لەسەر ژیانتان هاتووە لە کاتی وێنەگرتن ئەم ڕووداوانە ئەگەر بۆمان باسکەین خۆی ینی فۆتۆگرافر ناتوانانی ڕۆڵی ڕێکخراوەکی ئینسانی ببینی بەڵام ئەو دەتوانی لەڕێی کامێرەی خۆی بتوانی خزمەت بکە ینی من دەسەڵاتم نییە بتوانیم ئەو هەموو خەڵکە یارمەتی بدەم بەڵام ئەم دەتوانم لە ڕووی کامێرەی خۆم لە ڕێگای کامێرەی خۆم بتوانم خزمەتیان بکەم بۆ ئەوەی تەوسیقی ئەو کارەساتە بکەم تەوسیقی ئەو نەوع کارەساتانە و ئەو شتان مێژویانە هەمووی ئەکە هەمووی دۆکیمنتە لۆ داهاتوو لۆ مستەقبل لۆ ئەوانە ئەوەی کیڤن کارتەر ینی ئەوێ نەبوو سبەبی ئەوەی کە سەتان ڕێکخراوی و دەیان ڕێکخراوی ئینسانی بێن خزمەتی ئەو منتقەی بکەن ینی ئەمە ناتوانین ینی بڵێن ئەوە ڕاستەیان ئەوە غەڵەتە ینی ئەو کاتەی لەحزەیە ئەو فۆتۆگرافەر بەریای خۆی دەدا ئایا مەسەڵەن ئەو منداڵی ڕزگار بکە یان ڕسمەکەی بگریت لە کۆتایی ئەو وێنەیە بۆ ئایکۆن وەکو ئایکۆنی وێنەی عومەری خاوەر لە هەڵەبجەی وەکو وێنەی ئەو کچەی کە لە ڤێتنام بە ناپاڵم جەستەی سوتا دوای بۆ بەهۆی ڕاگررتنی شەڕ ڤێتنام و ئەمریکا فۆتۆ هەمیشە کاریگەری هەیە وەکو هەست وەکو دۆکیمنت وەکو ڕای گشتی من ینی ئیشیمە ئەوەیە کە ئەمە بتوانین ئەو شتانە هەمووی فۆتۆگرافەری
پێشکەوتوو دەبێت لایەنە پیشەکەی خۆی بە پێش لایەنە ئینسانیەکەی بخیتن سەد بەس بەڵام ئینسانە لە کۆتایی بەس کارتەرەکەش هەر لە خەموکی و لە ڕخنەگرتنەوەنە دوای لە نوات و چار کوچی دوایی کرد کۆچی دوایی کرد بەڵام خۆی نەکوشت خۆی نەکوشتووە خۆی کوشتەوە بە سەبەبی ئەوەی نەبووە ئەوەی کە باز دەکەن کە کاریگەری ئەو فۆتۆیە لەسەر ئەوەی بووکەوە ئەوە شتێکی هەمەندرێ دەبی ئینشاءالله زۆر سپاس گەلک خۆشحاڵ بووم ئەمیش خۆشحاڵ ویدارم کەسن وەکی جەنابێ هەوە هەر هەبن بۆ کوردان حتمما چاوکێ کامیرا هەوە وێنێن هەوە بۆ نێودەوڵەتی بەشێک بوون ژوێیان مساعداتن کوش بۆ کوردان ویدەمی دروست بوون و ئەف هەف پەیمانیان نێودەوڵەتیا دژی داعش دروست بوو گەلێکی سپاس هەر ساغ بێ. سپاسیەوەتکەم